من وەکو ئەندامی پارێزەرانی کوردستان و وڵقی هەولێر داوا لە هەموو هاوپیشەکانم دەکەم کەوا بەدەم ئەم داواکاری و هاواری نیشتیمانەوە بێن ئەگەر بە هەر شتێبی تەنها هاوکاریی ڕۆژاوا بکەین جگەرەوەی کە شەڕوانان لەوێن دەر بە گیانی خۆیان بەخت دەکەن بەخینی خۆیان پارێزگاری لە ملەتی کورد دەکەن و ناوی کورد دەکەن من داوا لە هەموو پارێزەرانی کوردستان و هەموو هاوپیشەکانم و کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکەم بێن بە هاوکاریەکی ئەگەر بەسیتیش بیتە تەنها هاوکاری بە کوردانی ڕۆژاوا بکەین ئەوان بخوێنن بە ئێمە بەو داهاتەی هەمانە هاوکاریان بکەین. داواکارم لەسەر جەم خوا پێداوانی خەڵکی هەرێمی کوردستان هەروەها هەموو کەسایەتیانە و هونەرمەندان و هەموو خوا پێداوان و دەستڕۆیشتوان لە هەرێمی کوردستان هەموو خەڵکی بە شەرەفی هەرێمی کوردستان کە ڕوو لە کەمپەینی هاواری نیشتیمان بکەن بۆی پێداویستیەکانی کە ڕۆژئاوا پێویستی پێێتی کە ئەو کەمپەینەمان لە پێناوی دامەزراندووە هاوکاری و کەمپەینە بن بۆی هەرچی زووە بەدەستێکی ئەمانەوە ئەم هاوکاریانە بگەینە خوشکبرایەکانمان لە ڕۆژئاوا بۆەوەی ئەو پێداویستیەکەوان پێویستیانە بە زووترین کات بگات بەوان.